بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش تەندروست باش و سەلامەت بن لەگەڵ هاوکارم دانیار نورەدین لەگەڵتانە بین بۆ پێشکەشکردنی پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژمێ دەکەین بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوە بێت و هیوادارین تا کۆتایی بەرنامەش لەگەڵمان بمێنەوە. دەستخۆش بشوە. بەناوی خۆی بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عەزیز خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەی کینوی پەیامی ڕۆژهاتین و خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک زانیاری و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون دەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندیەوەی عەزیز بێت. ئەزان لە تەوەریەکەی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە بەرهەمی کافتریا و زیانەکانی بۆ گەنجان و کۆمەلگا لە ئێستادا دەبینین ڕۆژانە چەندین شەڕ لە کافتریاکان و یانە شەوانەکاندا ڕوو دەدادووە. ڕۆژی ڕابردوو شەوی ڕابردووش گەنجێک دوو گەنج لە کافتریایەک لە یانەیەکی شەوانە لە سلێمانی یانیان لە دەستدابەوەی دەستڕێژی گولە وەروەها لە شەوەکانی دیکەش لە ڕابردووشدا بیستومانە و لێرۆلەوەیەکە چەندین کێشەی لێکەوتوتەوە. بەڵام ئێمە لەم تەورێمان دەباز لەوە دەکەین کە چه زیانێکی هەیەوە چۆن گەنجان هوشیار ببوونەکەن ئەم شوێنانە و باشترە کاتەکان بەشتی دیکە و شتی سوودبەخشەوە خۆیان سەرقاڵ بکەن. وەروەها لە تەوەری دوین بەرنامەکەمان دەباز لە فستیڤاڵی سەدای زێڕین دەکەین کە چەند ڕۆژی ڕابردوو ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆمەڵێک گەنج توانیان باڵاپۆشی خۆیان ڕابکەن کە نزیکەی 400 گەنج دەبوون. ئێمە لەو تەورێماندا باز لەوە دەکەین زانین کە ئەوان چۆن بڕیاری باڵاپۆشی خۆیاندا و هەروە ئەو پرۆژیان تا چەند بەردەوام دەبێت و لە ئایندەدا دەتوانن کەسانی دیکە یاخود قوتابی و گەنجانی دیکە ڕوو لە زیاد بکەن و کە بتوان زۆرێک لە گەنجان سوودبەخشن لەوەی کە خۆیان باڵاپۆش بکەن. وڵای زان هەوڵەدەین لە ڕێگەی تۆڕی پەیامنێرانیشمانەوە لە شار و شارۆچەکان زانیاریەکانی ڕۆژبۆیەوەی ئازیز بگوازینەوە وەروە کۆمەڵێک بڕگە و بابەتی تیشمان بۆ ئامادەکردوین بە تەواوی درێژی بەرنامەکە لە خزمەتتان هابین و بۆ زانینی پێشبینیەکانی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان گەرچی بەهارە و پلەکانی گەرما و هەروەها بارانبارین و هاتنەوەی خۆرەتا و زوو گۆڕانکاری بەسەرادێت لە شار و شارۆچەکان بابزانین پێشبینیەکانی ئەمڕۆی کەشوهەوای شار و شارۆچەکان پێشچی لای کەشوهەوای سەرزان بینەرانڵێن بۆچی جلی کوردیان لە بەرای ئەمڕۆ ئێمە وتمان بە هەر یەک ڕۆژ نەوێت بۆ جلی کوردی ڕۆژێکی دیکە لە بەری بکەین بۆیە ئەمڕۆ هەردووکمان جلی کوردیمان لەبەرکرد. بەڵێ بەداخەوە ئێستا زۆرێک لە بابەتەکان هەمیشە بچووکراونەوە بۆ یەک ڕۆژ بەڵام ئەگەر بۆ هەموو شتێک ڕۆژێک یادێک هەبێت ڕەنگە ئاسایی بێت بەڵام بەڕای من ڕۆژێک دیاریکردنی ڕۆژێک بۆ جلی کوردی شتێکی تا ڕادەیەک تۆزێک مانایی تێدا نییە بێمانایەکیە چکە ئێمە دەبێت بەرگی ڕەسەنی خۆمان پۆشاکی ڕەسەنی خۆمان بەردەوام لە بەرکەین و وەروەها نەک ڕۆژێک هەموو ڕۆژەکانی ساڵ بۆ ئێمە ڕۆژی جلی کوردی بێ. لازان دەچین لای بڕگی کەشوهەوا زانین گۆڕانکاریە کەشوهەوایەکان چی؟ وڵایزان لە تەوەریەکەمی بەرنامەکەمانە دەمانەوەی قسە لەسەر
بابەتێکی گرنگ بکەین ئەویش دەبینین ئێستاکە لە هەرێمی کوردستان لە زۆربەی شار و شارۆچەکان و سنتەری شارە گەورەکان ژمارێکی زۆر کافتریا وەروە هەندێک لە یانە شەوانەکان هەن گەنجان سەردانیان دەکەن بەداخەوە ئەوانەی دەچنەوێت زۆرترین کێشەی کۆمەڵایەتی دروست دەکەن زۆرترین پشێوی دروست دەکەن زۆرترین کاریگەری خراپ لەو شوێنانە وەردەگرن بۆ قسەکردن لەسەر کاریگەریەکانی ئەم یانە شەوانانەوە یان بەرهەمی ئەمیانە و ئەم کافتریایانە بۆ کۆمەلگاچی دەبێت لەگەڵ توێژەرێکی کۆمەڵاتی لە هەولێرەوە قسە دەکەین بەڕێز مامۆستا جەمال محەممەدمان لەگەڵە مامۆستا سڵاوت لێبێ و بەیانیت باش ئەگەر لەوەشەوە دەست پێ بکەم ئەم یانە شەوانانە و هەروەها ئەم کافتریایانە کە ڕێژەیەکی زۆر گەنجان سەردانیان دەکەن لە کۆتاییە بەرهەمیان چی دەبێ و چی بە کۆمەلگا دەبەخشن زۆر سپاس سڵاوی خوا لە ئێوەش بێت سڵاوی خوا لە بینەر و بیسەرانتان بێت بێگومان کاریگەری یانە شەوانەکان لە ئەخبار و لە ڕوودا و لە واقعی کە ئەیبینین و ئەیبیستین ڕۆژانە کاریگەری ئامیانانە دەرکەوتووە واقعەکە یعنی ئەوەندە وازح و ئاشکرایە پێویست بە ئاماژە پێدان و کۆمەڵێک شت ناکا کە ڕوونی بکەین چکە بەرهەمی ئەو یانە شەوانانە ئێستا بە چاوی خۆمان ڕۆژانە و کۆمەڵێک ڕوودا و کە ڕوو ئەدەن ئەیان بینین بەڵام ئەوەی کە گرنگە ئەم یانە شەوانانە هۆکارەکانی دانانیان هۆکارەکانی ئەوەی کە گەنجان ڕویان تێدەکەن هۆکارەکانی ئەوەی کە ئەم پاڵنەر و دافعانە چین کە ئاوا بەو شێوازە بەربڵاوانە کە هەن تاوەکو نەتائیجی ینی کاریگەریەکانی کە ئەم یانە شەوانانە کە ئەبینین بەسەر کۆمەڵگەوە ئەو کێشە و مەشاکیلانەی کە دروستە بن چین بەدڵنیاییەوە کاریگەریەکانیان وازح و لە بەرچاومانە ڕۆژانە ڕوودا و ئەخبار گەلێک مەنگوێ لێ دەبێت کە هەمووی بەرهەمی ئەو بەشێکی زۆری بەرهەمی ئەو یانە شەوانانە و کۆمەڵێک مەشاکیلی تری غەیری ئەوانیشەیە بەڵام ئەو ڕووداوانەی کە یان بینین پەیوەستن بەوانەوە کەمترین کاریگەریان هەیە کەمترین ئەخباری ئەوەی کەمترین کاریگەریە کە ئەیزانین ئەگەینا کۆمەڵێک کاریگەری و ئاسەواری تر بەجێ هێڵن ئامیانە شەوانانە لەسەر گەنجان و لەسەر کۆمەڵگە بەگشتیش کە لەوانەیە لە ئەخبارەکانە باز نەکرێ کەواتە مامۆستا جەمال با بپرسین کە دیارە کاریگەریەکی خراپ لەسەر کۆمەڵگا و وەروەها تاک دانێن پاڵنەرەکان چین گەنجێک پەنا دەباتە بەریانەیەکی شەوانە و بەر کافتریایەک لەوێ کاتێکی زۆر تێدەپەڕێنێت وەروەها بە کاریگەری خراپ و وەروە تێکچوونێکی دەرونیەوە دەگەڕێتەوە دەرەوە چی پاڵ بەو گەنجانەوە دەنێ پەنا بەرنەو شوێنانە هۆکارەکان چین بەڵێ ئەو پاڵنەرانەی کە هەن پێشەوە وێنایەکی گشتی بکەین یعنی هەز دەکەین کۆی کۆمەڵگەکە لە دەستێکایە کە بەڕاستی بۆ ئاقارە ئیبا کە شیرازەی هێندەی تر بشێوێنێ بەسەرێکاش کە شیرازەی کۆمەڵگە ئێستا بەڕادەیەکی زۆر پساوە هێشتا ئەیانەوێ زیاتر هەڵوەشێتەوە بەسەر یەکە ئەمەش لە ڕێگەی بێهێزکردن و بێکاریگەرکردنی گەنجان و پەرتەوازەکردنیان و بێڕۆڵکردنیان دەورە بینێ ئەو هۆکارانەی کە هەن گەنجان پاڵ پێوانێن بۆ بەرەو یانە شەوانەکان و غەیری یانە شەوانەکانیش کە بریتین لە کاتکوشتن بەشێکی زۆری کە کاتکوشتنە یەکسەر بەرامبەرەکەی ئەوەیە کە بێکاریە یان ئەگەر کارێکی هەبێت و مەشغوڵی کارێک بێت کاتی نامێنێتەوە بۆ کۆمەڵێک شت کە کاریگەری خراپی لەسەر خودی خۆی و کۆمەڵگەکە و دەوروبەرەکەشی ئەبێت کەواتە بەشێکی زۆری بێکاری گەنجەکانە ئەگەر ئەم گەنجانە کارێکیان هەبێت مەشغوڵی کارێک هەبن دوایە ئەوەش کۆی کۆمەڵگەکە کەم تەماشا ئەەکەی لە ڕاگەاندن و لە ڕاگەانەکان لە فەزای گشتیا بارگاوی کراوە بەوەی کە بێ ئەهمیەت ئەکرێ گرنگی بەو شتانە ئەدرێت کە بێ بایەخن گرنگی بەو شتانە دەرێت کە هەمووی بۆتە هەزەلیات و گاڵتەجاری و بە ئاراستەیە کاکە ئەڕوە ئەم شتانە گرنگن مهمن بەرچاون ما باقیتری کە کۆمەڵێک بەهاو قیەمی کۆمەڵایەتین کە کۆمەڵێک بەهای ئینسانین پێویستە پەرەیان پێ بدرێت کە پێویستە کۆمەلگە بارگاوی بکرێ بەمانەوە کە پێویستە ینی ڕایگشتیان لەسەر دروست بکرێ ئەوانە پەراوێست خراون گەنجێکی کە بە دەرەجە یەک بێکارە بێهیوایە لە داهاتوەکەی بەرچاوی ڕوون نییە یەک سەعاتی تر دوای خۆی نبینێ کە بزانێ بە تەمای چییە و پلانی چیە و خەریکی چێ و چۆن ژیانەکە لەسەر هەمووشۆ کە بێکارە دووەمیش دیوەکەی تریشی کە بارگاوی کراوە کۆی کۆمەلگە بە ئەم شتە هەزەلیات و گاڵتەجاڕیانە بەوەی کە پەنا باتە بەر کۆمەڵێک شتی تر کە ئاسانکارێکی تەواوی بۆ کراوە ناچار یعنی زۆر بە ئاسانی دەستی ئەگاتە ئەو شوێنانەی کە یعنی بۆ ئەوەی کاتێکی تیا بەسەر بە
بۆ ئەوەی بۆ زەمانێک و کاتێکی کەم بێ خۆی تێدا بخەڵەتێنێ بۆی خۆی تێداون کات پێی وایە فەراغەکەی لێ پڕابێتەوە ئیتر ئەم گەنجە قوربەسەرش کە قۆزراوەتەوە یعنی ئەو کۆمپانیا و ئەو مافیا عملاقانی کە هەن ئەمیانە شەوانانەیان داناوە طبعا بە بەرنمەیەک و پلانێکی وردەوە هاتوون هەمووشی بەشێکی بۆ ئەسڵ بۆ داتەپاندنی کۆمەلگایە بەڵام بە ڕۆحێتێکی اقتصادی و هەموو بۆ پارە و پولە بۆ پارە پیاکردنە هەموویان لێ کردووە کە لە ڕووی مادیەوە سوودێکی زۆرتر ببن جائیتر ئەم گەنجەوالێ ئەەکەن کە هەر جۆرێک هەبووە بە هەر شێوازێکە بۆ بڕەپارەیەکی دەستکەوێ هەتا ئەو فەراغە بێکاری کە هەیەی تۆزێکی پڕکاتەوە هەتا ئەوەی کە بگاتە کۆمەڵێک شت کە ئارەزووی جنسی کەم بۆ ماوەیەکی کاتی وزەیەکی خۆر وزەیەکی خۆی زۆر سرف بکات تاوەکو بگاتە ئەم ئینانیان دەچێت پارۆپولێکی بە هەر شێوازێکە بێ پایەکە هەتاوەکو بگاتە ئەو یانە شەوانانە بۆ ماوەیەکی کەم کاتێک بەسەر بە ئەمەش ئیتر کۆمەڵێک کاریگەری بە دوای خۆی هێنێ کە ئەم گەنجە لە ڕووی اقتصاد و مادی خۆیەوە کە ناتوانێت بگا بە هیچ شتێک ناتوانێت پارەیەک کۆ بکاتەوە دوزار هەرتر بەردەوام ئەبێتە سەرگەردان و وێڵ و دیلی دەستی ئەو کۆمەڵیانە شەوانانە لەلایەکەی تریشەوە مافیاکان و کۆمپانیاکان و ئەو کەسانی کە لە پشت ئەمیانە شەوانانەوەن هەمیشە ئەوان ئیتر سوودەکە ئەبن ئەوانن کە گەنجەکان قۆستۆتەوە ڕنج و ماندووبوون گەنجەکان هەمووی ئیسtismار کردو بۆ خۆیان و لەوێ پارۆپولەکەی پێسەرفەکەن ئەگینا بە دەرەجەیەکە گەر گەنجەکە بێکار نەبێت کارێکی هەبێت مەشغوڵ ئەو کاتە مەشغوڵە بێت و ناتوانێت ینی مەجای ئەوەی نابێت بڕوا بەرەو ئیشێکی تر دووەمیش قەدری ماندووبوون و کارەکەی خۆی ئەزارێ نایە بە شتێکی کاتی و بێمەعنا و بابرن هەزەلیات تا سەرفیکە ناتوانێت ئەو ماندووبوون و پارۆپولێکی پایەکە لە شەو ڕۆژ بە عارەقەی نێچەوانی خۆی پێوەی ماندوو بووە بێ بڕوا بە ئاسانی بخاتە دەستی کەسێکی ترەوە بۆ ماوەیەکی کاتی کەم بۆ چێژێکی کاتی بێ معنا ئیتر ئەو کاتە گەنجەکە ناتوانێت سەر بەخۆ بێت کۆمەڵێکی تر دەرهاویشتەی تری هەیە کە لەسەر تاکەکە خۆی بەجێ هێڵێ اینجا دوای ئەوەش کە ئەم گەنجە کە بە سەرگەردانی و نامرتاحیەک هاتە دەرەوە کە پێی وایە خۆی مرتاح دەکات بە پێچەوانەوە دوایی کاریگەریەکانی ئەبینێت تەماشاکەی کێشە بۆ دەوروبەرەکەی بۆ کۆمەلگە شەڕ و شت دروستە بێ ئیتر طبعاً ئەوانشکە ئەچنە ئەوێ خۆ هەر ئاوا بۆ ئاسانە نەچێت بە کۆمەڵێک قۆناغی تری پەروەردەی خۆیان تێپەڕیوە مەسەلەن لەوانەیە بخواتەوە لە یانەشەوانەکانە یان لەوانەیە حتى من طبعاً کە لەوێت دەخواتەوە سەرخۆشە بێت بە سەرخۆشی ئەڕوا بە سەرخۆشی ئەگەڕێتەوە کەسێکی سەرخۆشیش بێتەوە ناو کۆمەلگا تەماشاکەی ئۆتۆماتیکیەن چاوەڕێەوەی لێکرد کە کێشە دروست بکە و مەشاکیل بنێتەوە زۆر باشە مامۆستا جەمال پێت وایە دوورکەوتنەوە لە پەروەردەیەکی ئیسلامی دوورکەوتنەوە لەوەی کە گەنجان ڕوو لە پەروەردەی ئیسلامی و ڕوو لە بنەماکان ینی پیرۆزی ئیسلام بکەن دەبێتە مایەوەی کە گەنجان بەرەو سەر لێ شێواوی بەرەو ئەو جۆرە کارە خراپانە بڕۆن کە دوجار زیانی بۆ کۆمەلگا دەبێت دەبینین ئەو گەنجانەی کە ڕوو لە خوان و کە پەروەردەیەکی جوانی ئیسلامەتیان هەیە تا ئێستا نەبینراوە کە کێشەیەکیان بۆ دروست بێ خۆت ببنە هۆی تێکدانی کۆمەلگا پێت وایە دوورکەوتنەوە لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام لە پەروەردەیەکی جوانی ئیسلام دەبێتە هۆی زۆرێک لە کێشە لە نێوان کۆمەلگادا بەڵێ بێگومان پەروەردە و بنەما شەرعیەکان هەم لایەنی ئیسلام و حتا سەرجەمایەنەکانی تریش هیچ ڕێگەی نەداوە بەوەی کە ئینسان پێچەوانەی بەها ئینسانەکانی خۆی بجوڵێتەوە ڕەفتار بکە هیچ کامیان هیچ کام لە هیچ ئاینێکی ئاسمانی ڕێگەی بەوە نەداوە کە گەنج و هەر تاکێکی تریش بێ کاتی خۆی ئەخلاقیاتی خۆی بەو شێوازە سەرف کات و کە زیانی هەبێ بۆ کۆمەلگا هەموو ئاینەکان هاتوون کۆمەلگە و ڕەفتاری ئینسانەکان ڕێکخەن لەسەر و هەموو شانەوە ئاینی پیرۆزی ئیسلام کە بە دڵنیاییەوە کە ئەمە ئینکار ناکرێت کە بەو کۆمەڵە بەها و ڕەوشت و دابەی کە ینی دای بەزاندووە و داوا لە ئینسانەکانەکە کە تەطبیقی بکەن و ڕنگ بداتەوە لە کۆی کۆمەلگا هەرگیز ئەم کۆمەلگەیە بەو لاڕێیان نابا کە زیانی هەبێت ئەم هەرگیز تاگوالێ ناکا کە زیان بەخش بێت بۆیە ئەگەر وەک وتم کە کۆمەلگە کۆی کۆمەلگە بە ڕاگەیانەکانەوە بە سوڵتەوە بە هەموو شتێکەوە بارگاوی کراوە بەوەی کۆمەلگەیەک خەریکە پەروەردە ئەکرێت بەم ئاراستەیە ئەڕوە کە کۆمەلگە بەرەو هەڵدێر بە جا ئەگەر پێچەوانەکەی وەربگرین ئەگەر بێت بارگاوی بکرێتەوە بە بەها و ڕەوشتە بەرزەکان و ئەو قیەم و دابوونێتانەی کە لە ناو شریعەتی ئیسلامە بۆ ئینسان و بۆ مرۆڤەکان دابەزینراوە ئەگەر بێت کۆمەلگە کۆی کۆمەلگە بارگاوی بکرێت بەمەوە
بەدڵنیاییەوە کێشەکان ئەتوانرێن بگەێنرە سفر نەک هەرکەم بکرێنەوە سفرەکرێنەوە چونکە ئەم کۆی ئەنزومە و منزومەی با بڵێن شریعەتی ئیسلامی هەمووی ڕبتیان بە یەکەوە هەیە پارچەیەکی جیانیە لە پارچەیەکی تری تۆ مەسەن پەروەردەکە ئەگریتە بەر یاساکەشت لەو لاوە هەیە کە کۆمەڵێک شتی تری بۆ ڕێخستووی اقتصادەکەی بۆ ڕێخستووی ناهێڵە گەنجەکە بێکار بێ لەو لایەترەوە ناهێڵێ کە تۆ بیر لە شتێکی وا بکەیتەوە بەدیلی ئەمەشی بۆ داناوی کە کاراسانیە کە بەدیلی ئەمە زەواجە کە پێویستە مرۆڤ پەنای بۆ باو هەر کاتێک کوڕ و کچێک گەیشتنە ئەو تەمەنەی کە پێویستیان بەوە هەبوو لە ڕووی تەکلیف و شەرعی و پێگەیشتوتر ئەو کۆمەڵە شروتانەی کە هەیە ئیسلامەتی و شەرعی ئیسلام هانیەوە ئەدا کە ئەمە پەنا باتە بەر زەواج ئەگەر گەنجەکە پەنا باتە بەر زەواج خەریکی ژیانی ئاسایی خۆی بێت بە دڵنیاییەوە کاری دەبێت چکە دەبێت بە شوێن کارەوە بێت بۆ ژیانەکەی ڕێخا بە دڵنیاییەوە کە فەراغی ڕوحی بۆ دروست نابێت چکە لەگەڵ هاوسەرەکەی و مناڵەکانیە ئەو فەراغە ڕوحی بۆ پڕەبێتەوە خۆشەویستێکی لە ڕادەبەدر کە بۆی دروستە بێت لە ناو خێزان و بنەماڵەکەی خۆیان پێویستی بەوە نابێت کەسێکی تر خۆشەویستیەکەی بقۆزێتەوە و کەلێنی خۆشەویستەکەی بقۆزێتەوە و بیدزێت دوامیش لە ڕووی ئەوەی کە لە ڕووی جنسیەوە تێر دەبێت ئەوە لە ناو خێزان و بنەماڵەکەی خۆیان ئەتوانێت بەو شێوازەی کە ڕێگەی پێدراوە بەو شێوازەی کە مرتاحیەکی حەقیقیە ئاسوودەییەکی حەقیقیە ئەو کاتە ئەتوانێت ئەم هەموو ینی ئۆتۆماتیکیان ڕێلەوە ئەگیرێت کە بەم شێوازە بەکاربێن تەنەخۆت بەس گەنجەکەنێک کە ئەچێتە و یانانە تۆ تەماشا بکە دەیان گەنجی تریشن لە کچان لە کوڕان کە لەو یانە شەوانانە کارەکەن ئەی ئەوانش ئەو قوربەسەرانە بۆ کەوتنێتە ئەو دۆ بەڵێ دیارە مامۆستا جەمال نازانم لەگەڵمان دەنگی نەما دانیال بەڵێ پێ دەچێت پەیوەندیەکەمان لەگەڵ مامۆستا جەمال نووسم پرسیارەوەی لێ بکەم کە لەم نێوەندەدا ڕۆڵی خێزان ڕۆڵی دایک و باوکان چی دەبێت کە بتوانن گەنجانیان ئاگایان لە گەنجەکانیان بە ئاگایان لە منداڵەکانیان بێت کە ڕوونەکەنە و کافتریا و یانە شەوانەیە کە جاری وایە دەبینی گەنجێک سەعاتێکی شەو دێتەوە بۆ ماڵەوە مەش کاریگەری خراپی هەیە زۆر جەلاوانەی کێشە بۆ ماڵەوەشی دروستکە بۆ خێزانەکەی دروستکە بۆ بزانی لەم نێوەندەدا ڕۆڵی خێزان چییە لەوەی کە گەنجێکی باش پەروەردە بکرێت و پێشکەش بە کۆمەلگا بکرێت وهروە لە لایەکی دیکەشەوە ڕۆڵی دامەزراوە حکومیەکان وهروەها ڕێکخراوەکانی تایبەت بە گەنجان کە کار بکەن لەسەرەوەی کە گەنجێکی هوشیار گەنجان هوشیار بکەنەوە لە ڕێگەی ئەو وەکشۆپ و کۆبوونەوانی کە ئەنجامی دەدەن. خۆی دانیال بێگومان خێزان مەدرسەی یەکەمە ناوەندی یەکەمە بۆ پێگەیاندنی تاک یعنی پێم وابێ ئەگەر هەر گەنجێک لە بنەماڵەیەک لە خێزانێکی پەروەردەکرا و بێتە دەرەوە زۆر بەدەگمەن ڕێگەکەوێت تووشی گرفت بێ یاخود تووشی کێشەیەکی کۆمەڵایەتی بێ یاخود تووشی کێشەیەک بێ ڕەگە زیانی بۆ خۆی هەبێ بەڵام زۆر بەدەگمەن زیانی بۆ دەوروبەری هەیە بەڵام من سەرنجێکم لا دروست بوو دانیال ینی بەڕاستی ئەمە وەکو گلەیەک بۆ بەشێکی زۆر لەو ڕۆشن بیرانەی کۆمەلگا لەوانەیەکەوە قەڵەم بەدەستن قسە دەکەن ئەگەر 1000 گەنج سەردانی مزگەوت بکە لە پاڵیشیا 1000 گەنج سەردانی بەداخەوە ئەم بەراوردەژەکەم چکە دوو شوێنن کە پێویست ناکا بە یەک بەراورد بکرێن بەڵام با مثالێک وەرگین 1000 گەنج سەردانی مزگەوت بکەن و 1000 گەنجی سەردانی کاترەیان نەشەوانەکان بکەن ینی ئەمە ئامارێک کە دقیق نییە بەڵام ئەوەی دەیبینین و ئەوەی دەیزانین وایە ڕەنگە لەو 1000 گەنجەی سەردانی مزگەوت دەکەن یەکێکیشیان کە زۆر بە دەگمەنە زۆر بە کەمی ئەگەر بێت و بەلاڕێدا ببرێ یا خۆت سوئیستیفادە لە هەستی پاکی ناسکی و وەروەها دەرونی سافی بکرێ بۆ مەبەستێکی تر بەکاربهێنرێ یا خۆت تۆنڕەوێکی لێ دەرچی هەموو دنیا دێتە سەرەوە دەڵێ مزگەوتەکان ئەمانە دروست دەکەن کەچی هەر 1000 گەنجێک ئەگەر بچێتە ناو کافتریا و یانەشەوانەکان من گومان دەکەم ڕەنگە یەکێکیان بە سەلامت بێتە دەرەوە و 999کەیان ببنە کەسیانێکەوە بێزارکەری کۆمەلگا بن وەروە بۆ خۆشیان و بۆ دەوروبەریشیان زیانیان نەبێ کەچی هیچ کەسێک نەقەی لێوە نایە وەکو ئەوەی هیچ گرفتێک نییە یعنی چاومان پۆشیوە لەو هەموو یانە و ناوەند و وەروەها ماڵی فلان و ماڵی فلان و کافتریای فلان و کافتران فلان کەوا گەنجەکانمان لە دەستی خۆمانە نەماون کەس پەروەردەیەکی مناڵەکانی ناتوانێت بکە ئێستا کە ساحەیەک و ئاراستەیەک هەیەکەوە بەداخەوە دانیال ینی من ئەمە ئێستا شتێکم وەبیر هاتەوە زۆر جار دەڵێن خێزانیش ینی من ئایلە دەزانم خێزان دەزانم زۆر پەروەردەیان جوانە پەروەردەیەکی لە پێشان مرۆڤ دۆستی اینجا مسلمان و ئاینیش کەچی دەڵێ ناتوانین کۆنتترۆلی
مەسەن مناڵەکانمان بکەین تا سنوورێک شەم تەسەوڕەکەم دەرەوە ئیتر ینی ساح میدیا کۆمەلگا کللتور با بڵێن هین دەکە لەوانێ زۆر جار ئەوانە هاوڕێکی کاریگەری لەسەر با لە خێزانێکی زۆر باشی شابێت مامۆستا جەمال دووبارە سڵاوت لێبێ دەمانێت پرسیاری ئەوە بکەین کە لێرەدا خێزان چ ڕۆڵێکی دەبێت لەوەی کە پەروەردەیەکی جوان پێشکەش بە گەنجەکانی بکات و ئاگاداری گەنجان و منداڵەکانیان بن تاوەکو کە دێرەوە بە پەروەردەیەکی جوان بێن و نەهێڵن ڕوو بکەنە و کافتریا و یانە شەوانە گوێم لێتان نییە هیچ کاک جەمال دووبارە یەکەمەوە پرسیارەکەم ئەگەر ئێستا گوێت لە دەنگم بێت دەمەوێت پرسیاریەوە دەکەم کە لێرەدا خێزان چ ڕۆڵێکی دەبێت لەوەی کە پەروەردەیەکی جوان پێشکەش بە گەنجان و منداڵەکانی بکاتاوەکو کە کۆمەلگایەکی سەقامگیر بێتە ئاراوە چونکە پەروەردەی یەکەم بناغی یەکەم خێزانەکانە بتوانن کۆنتترۆلی پەروەردەیەکی جوانی تەواوی گەنجان بکرێت ئەگەر کۆی بەڵێ هیچ گوێم لێتان نییە بەڵێ بەس ئەوەی کە ئاماژەی پێدرا کاریگەری بە هاوڵاکانی شریعەتی ئیسلامی بە دڵنیایی و کۆمەلگە بە و ئاراستەیان نابە کە پەنا باتە بەر کات کوشتن و ئیستیغلالکردنی گەنجەکان ئەوانەی بە تایبەت ئاماژەشم پێدا پێشتر ئەوانەی کە لەو یانە شەوانانەی ئیشەکەن کە کۆمەڵێک گەنجن ئەوانیش مای ئەوەن کە بەزەیان پیا بهێنرێتەوە بۆ بەو ئاقارەوە و بەو شێوازە براون کە طبعا لە نەتیجەی پەروەردەکەیە کە دوور کەوتن تۆ لە بە هاوڵاکانی شریعەتی ئیسلامی ئەگەر بەو ئاراستا بڕۆن بە دڵنیاییەوە ئیسلام منزومەیەکی تەواوە لە هەموو ڕێیەکەوە لێکی ئەوە دراوەتەوە کە ئەم گەنجە بێکار نەبێت بەدیلی ئەمەی کە گەنجەکە بێکار نەبێت کاری بۆ ئەدۆزرێتەوە بەدیلی ئەوەی کە ڕوونەکاتەیانە شەوانەکان زەواجی هەیە و کۆمەڵێک شتی تر هەیە کە ئەتوانێت ئەکرێ بۆی ڕێک بخرێت و زیانی پێ نەگات جا ئەگەر گەنجەکە زەواجی هەبێت پێویستی بەیانە شەوانەکان نابێت گەنجەکە لە ناو ماڵەکەی خۆیان ئەو ئاسوودەی لە ڕووی دەرونیەوە کە دەستی دەکەوێت ئەو خۆشەویستی کە لە ناو ماڵە دەیدرێتێ لە دەرەوە پێویستی پێی نابێت بۆ یعنی بە کۆی گشتەکەی پەروەردە ئیسلامیەکە ئەگەر هەبێت کە بگەڕێنەوە بۆ بە هاوڵاکان بە دڵنیاییەوە ئەم کاریگەریە کۆمەڵایەتیانە ئەم کاریگەریەی کە ئەیان بینین و ئەخبارەکان و ڕووداوانەی کە ئەیان بینین لە نەتیجەی برەودان بەم یانە شەوانانە نایان بینین دواتر خۆ هەر ئەم کاریگەری یانە شەوانەکان هەرهێندە نییە کە بڵین گەنجەکە دێتە دەرەوە بە سەرخۆشی تەقەیەکەکە نەفرێکە کوژێ دامێکەکە ئەمانە نییە ئەم یعنی دەیان شتی تریشی بە شوێنایەت کە کۆی کۆمەڵگەکەی خوستەتە ژێر ینی هەڕەشە و مەترسێکی گەورەوە ئەگینا ئەو گەنجانەی کە ئەیان بینین لەوێ کار ئەەکەن هەر ئەوانش دیسان هەڕەشە و کێشەن بۆ ئێمە یەک حقیقەتی شیێ بڵێن کۆمەڵگەی ئێمە هێشتا ئەو ڕسانایەتی و بەهاباڵانەی تێدا ماوە کە گەنجەکان کەمترینیە و گەنجانن بە پێ و راپۆرتانەی کە ئەیان بینین لە سوۆشال میدیاکانە بڵاوەکرێنەوە کە زۆر بەدەگمەنە بینی لە یانە شەوانەکانە ئەوانەیە بەکار دەهێنرێن لەوێ خەڵکی کۆمەڵگەی خۆمان بن بەڵکو بە پێچەوانەوە خەڵکی بیانین ئەیان هێننە ئەوێ بەس بۆ تەدمیرکردنی گەنجەکانی خۆمان بۆ داروخانی گەنجەکانی خۆمان ئەوان بۆ سوودێکی مادی و بۆ دەتاپاردنی کۆمەڵگەی ئێمەیە کە بە دڵنیاییەوە هەڕەشێکی زۆر گەورەیە لە کۆی کۆمەڵگە نەک بەس لە گەنجان کارگەریکی ئەجگار زۆریان هەیە طبعاً کارگەریکی خراپ و سلبی کارگەریەکەش ڕۆژانە بە چاوی خۆمانیان بینین بەردەوام بە چاوی خۆمانیان بینین کە چۆن بەها باڵاکانمان بێبەها کراون هەمووی ینی لە جیاتیەوەی کە چاوەڕوانێکی گەورەمان لە گەنجەکان هەبێت و داینەمە وزەیەکی باش بن کۆمەڵگە بەگەڕ بخەن و بەرەو پێشی بن تەماشا ئەەکەی ئەوەی کە لە هەمووی بێهیواترە گەنجەکەی ئەی ئەم هەموو بێهیوایە دەیان دەردی کوشەندن دەیان هۆکاریتر هەیە کە یەکێکیان یانە شەوانەکانە ئیتر بەدڵنیاییەوە ئەگەر بگەڕێنەوە بە بەهاکانی ئیسلامەتی هەرگیز گەنج ئاوا بێبایەخ و بێکار ناکرێت کە تاوەکو یعنی ئەوەندە کاریگەری خراپی هەبێ ڕێکی ئەخاتەوە ژیانی ڕێکە خاتەوە خۆشەویستیەکەی ڕێکە خاتەوە ژیانی کۆمەڵایەتەکەی والێ ئەکا کە هیچ پێویستێکی بەیانە شەوانەکان و غەیری شتی تریش نەبێت کە هەمیشە مای زەرەر و مای ترس بێ لەسەری بەڵکو جێی ئومێد و ئەمەل ئەبێ ئەو کاتێ ئەگەر دەست بگرێ بە قیەم و بەهاکانی ئیسلامەتیەوە. زۆر سپاس بۆ مامۆستا جەمال محەممەد توێژەری کۆمەڵایەتی لە پارێزگای هەولێر و لەگەڵ ماناوی سپاس بۆ
زانیاری و ڕێنمایەکان. بەڵایزان ناو ڕێکمانەیە و دەگەڕێنەوەلات. ئازاد دەچینە لای بڕگەی پەیامێران سەرتا دەچینە پارێزگای هەڵەبجە هاوکارمان سامان فەتاح وەردەگرین. سامان سڵاوی خوارد لێبێت دوایین زانیاری و چالاکیەکان چین لە پارێزگای هەڵەبجە؟ بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت دیارە چەند ڕۆژێکی کەممان مابووە سێمین ساڵیادی کیمابارانکردنی هەڵەبجە کە بڕارە سێمین ساڵیادی کیماباران بەڕێوە بچێت بەڵام بە شێوەیەکی نیمچە فەرمی بۆی پەتای کۆرۆناوە جیاواز لە ساڵانی ڕابردوو بە شێوەیەکی بەرفراوان یادەکە بەڕێوە ناچێت. سبێنێ بڕارە پارێزگار لەگەڵ کۆمەڵی قوربانیان کۆبوونەوەی گەنجامدنەوە پێکەوە بەشداری لە یادی سێمین ساڵیادی کیمابارانی هەڵەبجە بکەن وەک لە پێشووترا بوو زانیارێکە بووکە یادی سێمین ساڵیادی کیماباران نکرێتەوە بەڵام کۆمەڵی قوربانیان جەختی لەوە کردوێتەوە کە ئەوان یادی سێمین ساڵیادی کیمابارانکردنی هەڵەبجەکەنەوە. من ئێستا لە مەڵمەنی ڕانان و گەشە پێدانم سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە هەڵەبجە خولێکی بەرفراوانی پەرپێدانی توانەکانی ڕۆژنامەنووسانی کردوێتەوە لێرە ژمارەیەکی زۆر ئەوانەی کە خوازیاری ڕۆژنامەنووسین و ئەوانەشی کە ڕۆژنامەنووسی فعلین لێرە خولێکی دوو ڕۆژە کراوەتەوە بۆەوەی کە زیاتر پەرە بە توانەکانیان بدرێت. من لەگەڵ کاکسەران قسەکەم چەند خولێکێک کاکسەرنگ ئاماژتان چێلم خولەکە بۆ ڕۆژنامەنووسانی سنووری پارێزگای هەڵەبجەتان کردوێتەوە. بەڵێ سپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش بێ. ئەمان بێگومان لە هەر خولێک لەو خولانەکە ئەکرێتەوە بۆ زیاتر پەرپێدان بە تواناکانی ڕۆژنامەنووسانە. ئێمە لە پارێزگای هەڵەبجە بەهۆی ئەوەی کە چەند ساڵێکە خۆشبەختانە کۆلێژی ڕاگەاندن کراوەتەوە لە پارێزگای هەڵەبجە چەند قوتابی خوێندکارێکی لەخۆ گرتووە. دوای دەرچوونی ئەم قوتابی خوێندکارانە بێگومان دەبێت دەستگایەک لە دەستگایەکی ڕاگەاندن هەبێ ئەوان کە بتوانن ممارەسەی کاری خوانی تیا بکەن ئیشوکارەکانی تیا بکەن. ئێمەش وەکو لقی هەڵەبجەی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بە خۆشحاڵیەوە ئەم خولەمان بۆ پەرەپێدانی تواناکانی ئەو قوتابی خوێندکارانەوە لەگەڵ تواناکانی ڕۆژنامەنووسە فعلیەکان ئەوانەی کە ئێستا کاری مەیدانی ئەکەن کردەوە. بەڵام بەهۆی ئەوەی کە خولەکەمان کەوتە ئەم مانگی سێوە زۆربەی ڕۆژنامەنووسان ناویان نووسی بوو بەڵام بەهۆی ئەو چالاکیانەی کە بۆ یادی کیمابارانی هەڵەبجە ئەنجامادرێ و خەریکی ڕووماڵ و کار و چالاکیەکانی خۆیانن بەداخەوە نەیانتوانی لێرە ئامادە بن و گرفتێکی تری ئێمەش لە پارێزگای هەڵەبجە ئەوەیە کە سەرجەم کەناڵەکانی ڕاگەاندن لە هەڵەبجە هەن تاکە پەیامنێرێک لەگەڵ وێنەگرێکیان هەیە لێرە. ئەو خولانەکە ئەەکەینەوە بەهۆیەوەی کە یەک کەسیان ناتوانن بەشداری ئەو خولانە بکەن. ئەگەر بێت و بۆ نمونە بەڕێستان بێن لێرە بەشداری بکەن دەبێ کاری کەناڵەکە فەرامۆش بێ بۆ ئەو چەند ڕۆژە. بەهۆیەوەیە گرفتمان بۆ دروست بووە هەرچەندە خسمانە ڕۆژی هەینی و شەمە بەهۆیەوە ئەگەر جۆرێک لە جۆرەکان ڕووماڵ و کاری چالاکی کەمتر بێ و ئەم خولانەش بێگومان چەند مامۆسایەکی زۆر باش کە بۆ یەکەم جارە لە پارێزگای هەڵەبجە لەو ئاستەدا بەشداری بکەن. مامۆساکانمان هەمووی 4 مامۆسای پرۆفیسۆری یادیدەرن و دکتۆرن لە سەرۆکی بەشی زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانی و مامۆسای لە پۆلەتەکنیکی سلێمانی و سەرۆکی بەشی ڕاگەاندن لە کۆلێژی هەڵەبجە و مامۆسای پۆلەتەکنیکی سلێمانی بەشی میدیا. ئەمانە بەشداریان تێکردووە لەگەڵ جێگری نەقیب کە ئەمڕۆ یەکەم کەس ئەو لە خولەکەوانەی دەبێت. بەرپرسی لە هەڵەبجەی سندیکای ڕۆژنامەنووسان بەڵێ دیارە ئەمە یەکەمین خولە کە بە شێوەیەکی بەرفراوان ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەنووسانی سنووری پارێزگای هەڵەبجە بەشداری تێدا دەکەن. وەک سەرۆکی لقی سندیکای ڕۆژنامەنووسانی هەڵەبجە ئاماژەی بۆ کرد کە خولەکان لەلایەن مامۆستایانی شارەزا و مامۆستایانی زانکۆ شارەزانی بواری ڕاگەاندن ئەوترێتەوە و خولەکە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بوو. ئەمڕۆ خولەکە کۆتایی پێ و کاتژمێر 4 ئێوارە بڕانامە بەسەر بەشداروانی خولەکەدا دابەش دەکرێت.
زۆر سپاس بۆ پامێرمان سامان فەتا لە پارێزگای هەڵەبجە لەگەڵماناوی. وڵایسان ڤیتێکمانەیە کەوا کۆمەڵێک لە هاوڵاتیان نەمام ئەچێنن نا دیارە هاوکارانە ماماژە بەوە دەکەن بەڵێ پرۆژەی نەمام چاندن هەیە با سێریە و ڤیتێ بکەین. لێرە لە هەڵەبجەوە هەتاوەکو ئەگاتە هانەژاڵە تقریبەن 7 کیلۆمەتر و نیو ئەم بەرەوبەر مەگەر ناودیەکان نەبێت کە پلیتۆوانەیە هەمووی بڕیارمانداوە کە سەوز بکرێت ئەم بەرەوبەر بە توی بە تەمەەن تابی پارێزین لە خواردنی حیوان و شتانی کە بیخۆن و پارێزرێ ئەم توانەمان هەڵبژاردۆ شتێکی جوان دەرەچێت ئەمە لەسەر ئەرکی شیعەلی شەعیزەدینە هەڵساوە بە دابیکردنی هەموو دارەکان و تەنکەری بۆ دابینەکەین بەردەوام ماوەی ئەم 2 ساڵە ئاوی بدات ئەم گەنجانەی نەورۆڵی لە ساغ بن سەلامت بن ئەمر درێژ بن داوایان کوتیان ئێمە خۆمان هەڵەسین بەمە و ئەی پارێزین و ئاوی ئەدەین لە خزمەتی ئەەکەین ئەلبەتە ئەگەر هاوکاری شارەوانی و دەستگای ئیداریەکانی هەڵەبجەیان لەگەڵا بێ زۆر باش ئەبێ ئێمە خۆمان وەکو تا گەورەکردنی و خزمەتکردنی لەگەڵ ئەم گەنجانەی نەورۆڵیە هەموو ئەرکێکی مادی ئەگرینە ئەستۆ. ئەو گەنجانە بەڕاستی جێگەی دەستخۆشین ینی ئەمە یەکەم جار و دوو هەمجاریان نییە لەم پرۆژە لەم جۆرە پرۆژانە و لەم جۆرە هەڵمەتانە بەردەوامە بن ئەوەی کە هەیە ئەم گەنجانەوەکو خۆیان بەڵێنیانداوە کە ئاگادارێکی زۆر باشی درەختەکانە بن و خودی کاک شێخ عەلی شەعیزەدینیش کە بڵێن سپۆنسەری پرۆژەکەی کردو و تەواوی پێداویستەکانی دابین کردووە بەڵێنی ئەوەی داوە کە خزمەتکردنی درەختەکان لە ئەستۆ بگرێت لە داهاتوە. زۆر گرنگە کەوا ئەو شوێنانەی منتیقەیەکی سیاحین و خەڵک ڕویان تێکە سەوز بکرێت خۆی لە ڕاستیە ئەمە بەوەی حکومت بیکردایە بەڵام هاوڵاتی خۆی هەستا و هەستی بەرپرسیارەتی هەیە بەرامبەر ئەوەی کە ئەم ژینگەیە سەوز بکات پێویستە حکومت هاوکاریان بێت و لەگەڵ ئەوەشە ئاویان بۆ دابین بکات ناشتنی نەمامەکان ئەو کولفەیە کە تایە سەرفەکرێت بەڵێ لە ڕووی مادیە و کولفێکی زۆر ئەبات و ناشتنەکەشی چەند ڕۆژێک کە بات و تا خزمەتەکرێت بەڵام دوایی گرنگ کە پارێزگاری لێ بکرێت. وڵای زانەچینە لای هاوکارمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمانە. ڕامیار سڵاوت لێبێ و چالاکی و زانیارەکانی ڕۆژ لای تۆ چین؟ ئەو تەلەڤیزیۆن و ئاواتۆ پێیجێکی چێنە؟ بەڵێ سڵاوی خواتان لێبێت بەیانیتان باش دیارە ئەمڕۆ لە شاری سلێمانی پانێڵێک بەڕێوە دەچێت گفتوگۆیەکی کراوەیە بۆ بەشێک لە کەساتیەکانی شاری سلێمانی ینی تێیدا باز لە ئەزمموی 30 ساڵ حکومڕانی دەکەن لە هەرێمی کوردستان کە لە ماوەی ئەم 30 ساڵەدا لە هەرێمی کوردستان چی کراوە ئەو ینی هەنگاوانەی کە نراون بە ئاراستەی چاکسازیدا بە ئاراستەی کارکردن بۆ خزمەتکردنی هاوڵاتیان هەم لە ڕووی سیاسیەوە ئایا هەرێمی کوردستان چی کردووە دیارە ئەمڕۆ لێرە لە پانێڵەکەدا باز لە سەرجەم ئەو بابەتانە دەکرێت ینی میوانەکان لە حیزبە جیاجیەکانی هەرێمی کوردستانن لە کۆمەڵی دادگەری کوردستانیش بەرزما و سابدوستار مەجید و بەشێک لە کادیرانی دیکەی کۆمەڵی دادگەری کوردستان بەشداری تێدا دەکەن باز لە ئەو پرسانە دەکەن دیارە بەدەر لە پانەلیستەکان کە
لە حیزبەکان پێکاتون جگە لەوە خەڵکی دیکەشی تایە لە ئاستی مامۆستای زانکۆ و مامۆستایانی تر و هەروەها کەساتیەکان و ڕۆشنبیران و مامۆستانی زانکۆ تێیدا بەشدارن دیارە پانێڵەکە سەرەتا چەند کەسێک قسە دەکات لەسەر سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵی ڕابردوو دواتر دەرگای گفتوگۆ دەکرێتەوە بۆ ئەو کەسانی کە لێرە بەشدارن پرسیار لە حیزبەکانەکەن دیارە هەر کەسە و بەپێی سنگ و قورسایی خۆی لە حکومەتدا لەم ماوەیەدا ئەو کارانەی کە کردویانە باسی لێوە دەکەن دیارە ینی دوای ئەوەش ئەو بەشداربوانەی کە لێرن پرسیار ئاراستدانەکەن بەڵام ئەوەی کە هەیە زیاتر تا ئێستا نازانم ئەوانەی کە وەکو پارتیوێکی دیکە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو زۆرترین ڕخنیان ئاراستەکراوە لە سیستەمی حکومڕانی چیان بەشدار دەبن لە کۆنفرانسەکانە ئێستا لە مامۆستا ئەحمەد وەرەگرم مامۆستاجان چاوەڕێی جەنابە بووم لە ماوەی 30 ساڵی حکومڕانی ینی ئەگەر بە کورتی پێناسەیەکی بکەین جەنابە ینی دەمێکە لە حکومڕانیایت و دەمێکە حکومڕانی بینیوە ئایا لە ماوەی 30 ساڵی حکومڕانی چیت بینیوە چی کراوە؟ اقتباسی مانشێتی کتێبێک ئەەکەم کە پێش چەند ساڵێک نووسراوە کە 30 ساڵ خەبات و وڵاتێکی وێران بەرهەم هاتووە وڵات بریتی نییە لە کۆمەڵی عیمارەی بەرز کراوە وڵات بریتی نییە لە کۆمەڵێ فەنتازیات لە وڵات بریتە لە دادگەری وڵات بریتە لە خۆشگوزەرانی وڵات بریتە لە ڕەفاهیەت وڵات بریتە لە ئازادی سیاسی لە بەرەوەی ئەمانە هیچیان فراهەم نەکراون تا ئێستا مامۆستا ئەمانەی کە ئەمڕۆ بەشدارن لێرە ینی کێن ئەوانەی کە بەشدارن جەنابتان بەشدارن کردەوە کۆمەڵی دادگەری ینی زیاتر دیبەیتەکە ڕوبەڕووکردنەوەی پرسیاری ئەوانەی کە لێرن وەکو حیزب یان وەکو چۆنێ کۆمەڵێن نخبەی فکری و سیاسەیان داوت کردووە لە ڕاستیان من بواری ئەوەم نەبوو کە اعتزارم هێنایەوە کە بەشدار بووی سەرەکی دیبەیتەکە بم بۆی وەک میوانێک هاتووم گوێ لە ڕاوبۆچوونەکانەگرم بۆ ئەوەی بزانم بابەتەکە بەرەو کوێ وەکو ئاماژەم پێکرد ینی دیبەیتەکە ئێستا کەمێکی کێ دەست پێەکە ئەوانەی کە پانێلیستن ماوەی کاتژمێرێک دەخایەنێت پانێڵی تریش دوای ئەوەیەت ئێستا ئەوانەی کە پانێلیستن دەچنە سەر ستەیجەکە بۆی کە باز لە سیستەمی حکومڕانی بکەن لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ کارمان ڕامیار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو ڕازان بەمەبەستی برەودان و هاندانی باڵاپۆشی لە قەزای شارە زوور ئەنجومەنی خوشکانی کۆمەڵی دادگەری کوردستان لە قی شارە زوور هەستا بە سازانی مەراسیمێک بۆ فستیڤاڵی زێڕین بۆ 400 خوشک کە بڕیاری باڵاپۆشیان ئەنجامدا بوو کە هەڵبەتە دوای چەندین وانەوتنەوە و کۆڕ و کۆبوونەوە و بە ئەوانەی پەروەردەیی پێشکەشکردنیان وەروها باسکردن لە باڵاپۆشی ئەوان دوجا بڕیاری باڵاپۆشکردنی خۆیان داوە پێشەوەی بچین لای تەوەری بەرنامەکەمانەوە گفتوگۆ بکەین لەو بارەوە ڤیتیەکمان هەیە لەسەر فستیڤاڵی زێڕین کە هاوکارمان هوشێر محەممەد ئامادەی کردووە پێکەوە بینەری دەبین. الشيرين بين حياة دوست وشرم بين بين برا والشيرين بين حياة دوست وشرم بين كما ردن راوج جوان بيت حسانا وواددت كما ردن راوج جوان بيت حسانا وواددت بنای خوی بخشنده میهرەبان سەرەتا من وەکو قوتابی ئەوین عومەر بەشداریم کردووە لە سەدای نورین و هەروەها من لە ماوەی ڕابردووە چەندین قورئان و قیرائات و خوێندنەوەی قورئانم تەواو کردووە سوپاس و ستایش سەرەتا بۆ دایکم و باوکم و خێزانەکەم ئەکەم کە هاندێرێکی گەورە بووم بۆ ئەوەی کە من بتوانم بەشداری بکەم لێرەنە و زۆر سوپاسی مامۆستاکانم ئەکەن کە ئەوانیش زۆر لە پشتم بوون و هاوکارم بوون بۆ ئەوەی کە من بگەم بەم ئاستە گەنجەنەی ڕزق و ڕۆزی ڕێگا و دەرگای پیرۆزی گەنجەنەی ڕزق و ڕۆزی ڕێگا و دەرگای پیرۆزی بەهای بەرزی ئەم ژینە ڕەوشتی زادەی دینا سەرتا بەنای خۆی بەخشندەی میهرەبان بە خێرهاتنی ئێوەی ئازیز دەکەم و دواتریش بە خێرهاتنی ئەم میوانە بەڕێزانە ئەەکەم کە ئەمڕۆ لێرە بەشدارن من زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ بەشداریم کردووە لە پرۆژەی سەدای نورین دواتریش دەستخۆشی لە مامۆستا عەبدولجەبار دەکەم کە بیرۆکەی سەرپەرشتیاری بیرۆکەی سەدای نورین بووە بين برا والشيرين بين
شرم بن بين براو الشيرين بين حياة دوست شرم بن كمردم راوش جوان بيت حسانا ووادي ديد كمردم راوش جوان بيت حسانا ووادي ديد هەندێکیش لە قوتابیان لەم بارودۆخا بە تایبەتی لە زروفی مادیە کەم دەست و دەستکورتن پێمان خۆش بوو بۆ ئەوەی هیچ کەسێ خۆی بەکەم نەزانێ هەم یەک پۆش بن هەم جیاوازی کەسیش نەمێنێ جلوبەرگیان بۆ دابیکەین و جلوبەرگێک لە سنووری شەرعاوە و شێوەیەکەوە لە شەریعەتی ئیسلامە پەسەندە خوجوانی شانازیا تاجی سر فێرازیا خوجوانی شانازیا تاجی سر فێرازیا خوپیسی لاوازیا ئەدەی کێلەی رازیا خوپیسی لاوازیا ئەدەی کێلەی رازیا بەهازان لە تەوەری دوی بەرنامەکەماندا باز لە فستیڤاڵی سەدای نووری بۆ پاڵاپۆشی دەکەین کە ئەنجومەنی خوشکان لقی شارەزور ئەنجومەنی خوشکانی کۆمەڵی دادگەری لقی شارەزور ئەنجامی داوە بە ئامانجی برەودان و هاندانی خوشکان کە ڕوو لە باڵاپۆشی بکەن ئێمە لەم تەورێماندا گفتوگۆ دەکەین زانین چۆن ئەم پرۆژەیان ئەنجام داوە و هەروەها کار و پرۆژەی ئایندەیان چی دەبێت بە میوانداری زۆر بەڕێز کاک عەبدولجەبار ڕۆستەم خاوەنی پرۆژەی سەدای نوورین و هەروەها ژینە محەممەد ئەندامی ئەنجومەنی شارەزوری خوشکانی کۆمەڵی دادگەری وەروەها خاتوو سازگار محەممەد و خاتوو شەیما عەبدوڵڵا زۆر بەخێر بێن سپاس بۆم دەرفەتە بێمە تامەخشی مامۆستا عەبدولجەبار سەرەتا دێمە لای بەڕێزت بیرۆکە ئەم پرۆژەیەتان چۆنە گەڵاڵە بوو و چۆن دەستان پێکرد کە پێم وابێ دەمە یەکەمین پرۆژەیە لە قەزای شارەزوردا دەکرێت. بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه سواستانەکەین بۆ ئەم دیدارە خی گەورە سەربەستانکە و مۆفەقتانکە و لێرەشەوە زۆر زۆر سڵاو ڕێزمان هەیە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان و دەستخۆشیشمان هەیە بۆتان دوێنێش و ئەمڕۆژ گرنگیتان دا بە بابەتەکەمان خوا سەربەستانکە و مۆفەق بن. زیاتر لە 4 ساڵە ئەم بیرۆکە هەیە من خۆم بەشداری چەند دەورات و سیمینار و شتێکم کرده بوو ئەوانە هاندەر بوون بۆی کەوا بیرکردنەوەکانمان زیاتر فراوان بێت و ئیسفادەمان لێ کرد بوو 4 ساڵ زیاترە لە مێشک و خولیامان هەبوو کەوا شتێک بکەین بۆ ئافرەتان چکم ئێمە لە ئیشەکانمانە بەڕاستی ئافرەتانی بەڕێز زۆرتر بە شوێکی بەرفراوان بەشداریان هەیە و بە تایبەتیش لە هەڵەبجەی تازە قەزای شارەزور هەڵەبجەی تازە خوشکانمان ئیشوکارێکی باشیان هەیە بەڕاستی مژماڵمان لە شوێنەکەیە لە بازنەیەکەیان بازنەی خوشکان با بڵێن گوێ تەوزیعاتی خۆیان زیاتر لە 300 تەلەبەیان هەبوو ئەم ساڵ توانیمان ئەم فکرە کە لە مێشکمان نبوو خولیامان بوو جێبەجێ بکەین و بە شوێکی فراوانتر بۆ ئاستی شارەکە هەر هەمی قوتابیانی سەر بە خوشکانی کۆمەڵی دادگەری بەشداری تیا بکەن و هەستاین بە دابیکردنی جلوبەرگ بۆیان جلوبەرگ و پۆشاک و لەچک بۆیان بە شێوەیەکی یەکپۆشی و ڕێکپۆشی ئەوە سەرەتای فکرەکەمان بوو بەڕاستی ئێمە لە ناو میلەتێکین میلەتێکی موسڵمان و پابندن بە دینی ئیسلام و میلەتی کورد لە دێر زەمانەوە واروها ئافرەتانی کوردیش بە هەمان شێوە هەر لە تاریخ و مێژوە خاوەنی جلوبەرگی حرمەت و ڕێز و حرمەت بوون بەڕاستی ئافرەتانی ئێمەش ئافرەتانێکی سەربەرز و هەمیشە پێشکەوتون لە گەلانی تر هیچمان کەم نییە بەس ئێمەش پێمان خۆش بوو بەڕاستی ئەو فکرەی خۆمان کە خولیامان بوو کە پرۆژەی سەدای نوورین بۆ باڵاپۆشی لێ لەدایک بوو بتوانین مەڵۆی بخینە سەر خەرمانی فراوانی دابوونەریت و ڕەوشتە جوانەکانی ئافرەتانی کورد و بە شێوەیەکی شکەوە پەسەندی شەرعیش بێت جلوبەرگێ بکەوە جلوبەرگێکی شەرعی و پەسەند کراوە بێت لە ڕووی شەرعیەوە الحەمدوللا دوێنێ توانیمان بە ئەنجامی بگەینین تەمان ئەم پرۆژە کە دەمێکە ئێمە وتم 4 ساڵێکە بێت لە مێشکمانە هەیە بەڵام 3 مانگێکە پێوە مەژغوڵین بەڕاستی وەکو هێنانی قوماشەکان و ڕەنگەکان و ئەمجارە دابینکردنی بەروب دوورەکان و هەتا دوێنێ ئەلحەمدوللا بە ئەنجام گەشت سوپاس بەخوای پەروەردگار دەستان خۆش بێ خوای گەورە خێرتان بنووسێ خاتوو ژینۆ ئێوە وەکو ئەندامی ئەنجومەنی شارزوری خوشکانی کۆمەڵی دادگەری یان خودت ئەنجومەنەکەیەوە خوشکان لەوێ چه با بڵێن ڕۆڵیەوە وەکو جێبەجێکار و جێبەجێکردنی ئەم پرۆژەیەکەوە مامۆستان بیرۆکەی لا هەبووە
ئەگەر بۆمان باسکەی چۆن ینی ئەم پرۆژەتان بەجێگەیان مانوبوونەکانی چی بوون کی هاوکاری کردن چۆن کاراسانیتان بۆ کرا لەسەر پرۆژەکە قسەمان بۆ بکەیت. سەرتابنای خۆی گەورە کاک حاجێم بیرۆکەی لا دروست بوو لەگەڵ خوشکانە باسی کرد و ئێمەش پێمان جوان بوو کە هاوکاری بین و دواتریش ئێمە وەکو ئەنجومەنی خوشکان کاری زۆر گرنگمان کردەوە لەگەڵیانە هاوکاریان بووین دەستباریان بووین بۆی کە ئیشەکە بە جوانی بڕوا بەڕێگەوە دوای ئەوش لەگەڵ قوتابیەکانمان باسمان کرد کە ئێمە بیرۆکەیەکی وا هەیە و ئەمانەوێ پرۆژێکی گەورەی لێ دروست بکەین ئەوانش بە خۆشحاڵیەوە ئامادە بوون و پێیان خۆش بوو کە بەشدار بن لە پرۆژێکی وا گرنگە. خاتو ژینۆمە کتوپڕ بوو یاخود پێشتر باگراوندێکی پێشووتر هەبوو کە چەندین وانەیان پێشکەش بکەن یاخود چەندین پەروەردەی وە قسە و باسی باڵاپۆشیان بۆ بکەن 2000 بڕیاری ئەو پرۆژەیە بێگومان ئێمە ئەم دەرس و دەورانی کە هەمانە پێشترە هی چەند ساڵی ڕابردووە زۆر لە مێژەیە هەیە ئەم وانە وتنانە لە بنکەکانمانە بەڵام هەر بەردەوام لەسەر پەروەردە و گەیاندنی خۆمانەوەی کە پێمان بەخشرایانی ئێمەش بیبەخشینەوە بەوان بەڵام کە بیرۆکەکەی کاک حاجی باسی کرد لە دوای ئەو ئێمە باسمان کرد لەگەڵیانە و ئەوانیش بە خۆشحاڵیەوە ئامادە بوون و پێیان خۆش بکە ئێمەش شتێکی واوکەینەوەوانش ئامادە بن دەکەم. پرسیارێک کاک حاجی هەم بەڕێزیشتان هەم خاتوژی نۆژ ڕەنگە وەڵامەکەی لابێ ئەو خوێندکارانەی کە یان ئەو فێرخوازانەی ئەو خوشکە بەڕێزانی لەو پرۆژەیە کە میوان پێمێت 400 کەسن بە ئامار کە بۆ باڵاپۆشی و بەوکو باڵاپۆش دەردەکەون یعنی وەکو هاوکاریشم باسی کرد لەگەڵتان ینی پێشتر لە دەرز و دەورەکانتانە هەبوون و ئێستاکە بڕیاری باڵاپۆشیان داوە یاخود پێشتری ژەنگەر بڕیاری باڵاپۆشیان داوێتەوە فستیڤالەکە ژمارێکی زۆر لە ئافرەتانمان هەیە هەروەکو ڕێز و حرمەتێک لە کۆشومان دوبوونیان بەڕاستی ئەم کارەمان ئەنجامدا بۆ خوشکانی خۆمان لە هەڵەبجەی تازە ئەم قوتابیانی کە بەشداری بوون لە دەورات تا بەشداریان کردووە قورئانیان تەواو کردووە قورئانیان خوێندووە تەجویدیان خوێندووە دەوراتیان بینیوە هەروەها ئادابەکانیان خوێندووە هەمی بەمەلزەمە بە شێوەیەکی زۆر ئیداری و جوان کراوە ئەگەر بانگەشەکە بۆ گشتی وایە فراوانترە بوو ینی بۆ نمونە لە هەڵەبجەی تازە خەڵکێکی زۆرتر پێشداری تیاکرد ئەگەر بۆ گشتی وایە ئەمە تایبەت بوو بە قوتابیەکانی مەدرسەکانی خوشکانی کۆمەڵی دادگەری لە هەڵەبجەی تازە وەکو ڕێز و حرمەتێک لە هەوڵ و کۆشەکانی خۆ لە دوێنێش هەر ڕوومان کردەوە ئەگەر بانگەشەیەکی فراوانترمان بۆ کردای خەڵکێکی زۆرتر خەڵکێکی زۆرتر بەس ئینشاڵا بیرۆکەکە پرۆژەکە ئەگوازینەوە بۆ شوێنانی تری ئینشاڵا نێتمان هەیە و بەرنامەمان هەیە خۆی پەروەردگار کۆمەکمان بێت چونکە ئەم کارانە بەڕاستی خەڵکی خێرخوازی وڵاتەکەمان زۆر پێشوازی لێکن و هەموو تاکێکی کورد پێویستی بەم کارە هەیە بەڕاستی و هەموو خانەوادە و خێزانێک زۆر ینی پێویستی بەم نەریتە جوانە هەیە کە پەسەندکراوی ئاینی پیرۆزی ئیسلامە کە جلوبەرگی باڵاپۆشیە ئێمە خەڵک زۆر دەستخۆشی لێکردین و خێرخوازانیش پێشوازی ئەکەن لەم کارە کاردانی باشی بوو لە سۆشیال میدیا هەروەها هەموو گەنجێکی کوردیش لە کوڕان و لە کچان ئەگەر پەروەردەکرا بن کۆمەڵگەکەمان چاکە بێ بەڕاستی جا پەروەردەکە تەنها ئەوە نەبوو ئێمە بەس بڕۆین لە ڕووی ڕواڵەتیوە مەسەلەن قوتابەکان بەشدار بوون پەروەردەکراو بوون زانستی شەرعیان وەرگرتووە الحەمدولیلا خزمەت کراون وەروە ئەمە ڕێزگرتنێک بوو لە هەوڵ کۆشی خوشکانمان لە سنوورەکە و لەو قوتابێ بەڕێزانەکەەوە چەند ساڵێکە بەشدارن لە دەورات و لە دەرسەکانە و ئینشاءڵا لە داهاتویشە بە شوێکی فراوانتر بە ئیزنی خوا بەرنامەمان هەیە خی پەروەردگار کۆمەک بێ ئێمە ئینشاءڵا خۆی گەورگی پێ ئەدەین و بە شوێکی بە فراوانتر ئینشاءڵا خات و سازگار محەممەد دێنە لای ئێوە ڕخساندین من زۆر سپاسی خانەوادەکەم دەکەم زۆر سپاسی مامۆساکەم دەکەن کە ئەتاکو ئێرە پاڵپشتی من بوونە و ئەمە ڕۆژانە چەند دەرزێک دەخوێنین وەکو تەجوید و ئاداب و قاعیدە نەورانی و ئەم شتانە قیرا و تەحفیظ. زۆر باش ئێوە لە مەکتەب لە کۆڵان با بڵین توانیتانە کاریگەی لەسەر هاوڕێکانتان دروستکەن کە ڕایم بکێشن بڵێن وەرن کاکە ئەمە دەرسێکی پەروەردەییمان هەیە دەرسێکمان هەیە کە بۆ پەروەردەیەکی جوانە واروها بڕیاری باڵاپۆشی بدەن زۆر باشە خات و شەیما بەخێر بێت سەرەتا دەستخۆشی لە دایک و باوکم دەکەم سەرەتا دەستخۆشی لە مامۆستابایان و مامۆستا ڕەنگین دەکەم زۆر سپاش بۆ ئێوە کە ئەم بەرنامەتان ڕەخساند زۆر سپاس پێم وا بێ ئێوە ئەمان سرودێکیان ئامادەیە دا پێمان خۆش هەردووکتان پێکەوە دێڵێن زۆر چاکە ئەفو خاتوشی مایکێکی بێت
پێشکەشمان بکەن سرودەکە پێشەوەی بڵێن بۆی تۆزێک هێور بنە و تەنگە نەفەسیش نەبن پێشتر وتوتانە و سرودە لە فستیڤاڵەکەش وتان لە بەرتانە ئادەی بابزانێت باڵێ خوشکم حیجابەکەت پاکێتیە و بە ڕوخساری تۆوە دیارە سەرپۆشەکەت تاجی سەرتاو تۆ سار بەرزی لەم هاوارە باڵێ خوشکم حیجابەکەت پاکێتیە و بە ڕوخساری تۆوە دیارە سەرپۆشەکەت تاجی سەرتاو تۆ سار بەرزی لەم هاوارە شەرم و شکۆت پێناسەیە و پاکی زەیت لێدابارێ وڵاتێکی پڕهیوایە و نمەی شادی دێتە خوارێ پۆشاکی تۆ سەربارزیە و بەهەشتی تیا مسۆگەرە موژدا بێ لای پەروەردگار جێگات یاقوت و گەوهەرە موژدا بێ لای پەروەردگار جێگات یاقوت و گەوهەرە موژدا بێ لای پەروەردگار جێگات یاقوت و گەوهەرە باڵێ خوشکم تۆ سومەیە و مەریامێک و ئەسیایەکی ئەم سەردەمەی نیگاکانت پاکی دڵە و بۆن و بەرامەی گوڵ ئەدەی حیجابەکەت ناسنامەتە لە فەرهەنگی ژیانی تۆ سەرپۆشەکەت چۆکی دەستە لە باران بەرنە حەزانت شەرم و شکۆی دەوڵاتێکە قەڵغانێکە بۆ ژیانت شەرم و شکۆی دەوڵاتێکە قەڵغانێکە بۆ ژیانت ئافرین دەستان خۆش بێ ئەدایەکی جوان و وشەیەکی جوانی تێدام دەستان خۆش بێخۆ دەستان خۆش ماوە ساژینەوە من بێمەوە لای بەڕێستان بێکمان ئەنجومەنی خوشکان ڕەنگە لە قەزایەک بەراورد بەوەی لە سنتەری شارەکان یاخود لقی سەرەکی ئیمکانیاتی لە ڕووی بیناوە لە ڕووی پشگیری مادیەوە کەمتر بێ بەڵام دەبینی تۆ پێگەاندنی 400 خوێندکار وەروەها دەرس خوێندن پێیان بەرهەمێکی جوانی وەکو دوو نمونەکە لێرەن ئینجاوەکوم بڕیاری باڵا پۆشکردنیان و ئەنجامدانی فستیڤاڵی ڕەنگە ئەمە هیلاکی و مانوبوونێکی زۆری هەبێت یعنی چیتان پێویستە یاخود ئەو بربەستانە چین کە بۆ کاری داهاتوتان ڕەنگە باشتر بێ مەسەڵەن حیزب گرنگی زیاتر بەم پرۆژانە بدات کە زۆر گرنگە ئەچێتە ناو خەڵکە وەروە کاریگەرێکی ڕاستەخۆی هەبێ بۆ ڕاستکردنەوەی ئەو هەموو چەوت و کوێرێکەوە ئەم حیزب و سیاسیانەی تر لەناو کۆمەلگا دروستیان کردووە بێگومان ئێمە هەر کارێک ئەیکەین ڕاستەوەکو خوشکان خۆمان زۆر ماندووە بین بەڵام لەگەڵ ئەوەشدا خۆبەدەشتیان باتەوە ئەنجومەنی برایان هاوکارمان بوون ولا پرۆژەکەیە کە دوێنێ ڕامانگەیان بیرمان نەچێ قوتابیان هەنی هەموو خوشکان هاوکارمان بوون لەم پرۆژەیە و لە کاتەکانی تریشە بەڕاستی حیزب هاوکارمانە بێت بەڵام ئەوەی کە خۆمان زیاتر هەوڵ و جهدی خۆشمانە کە بەردەوام ئەین چکە ئێمە لەگەڵ ئەوشاکە کاری ماڵەوە ئەنجامەین چوونە دەرۆشمان زۆرە بە دەرس و دەورەکانەوە یان ئەگەر باسکرێ ئێمە تەنها لە هەڵەبجەی تازەیە 15 بنکەمان هەیە دەرسوانی تیا خوێنرێت هەفتانە بەزی خوشکان بەڵێ هەری خوشکانەوانی کە ئەنجومەنی خوشکان سەرپەرشتی ئەەکەن 15 بنکێ و لە هەمان کاتە 500 قوتابی یعنیوانی کە دوێنێ 400 قوتابی ڕامانگەیان بۆ ئەوانە بوو یعنی نزیکەی 100 قوتابی جلوبەرگ و باڵاپۆشەکەیان بۆ ئەنجام نەدرابوو لەبەری ئیشەڵا لە داهاتووە ئەگەر کردمان بە پرۆژەکەمان بەردەوام کرد ئەو کاتە بۆ ئەوانی شێکەین و شتێکی جوانتر ڕاگەێنین لە ساڵانی داهاتوە ئینشاءڵڵا زۆر باش کاک حاجی دێمە لای بەڕێزە لەوانەیە ئێستا زۆرێک لە خێزانەکان لە ماڵەوە بینەریان بەرنامەمان بن کەسانی دیکە خوشکانی دیکە چۆن دەتوانن ئەم پرۆژەی ئێوە بەردەوام بن یاخود بیان لە دەرس و دەوری پرۆژەکان و کارەکانی ئێوەدا بەردەوام بوون لەوانەیە سەر ڕخنەوەش بگیرە دەڵێن لەوانەیە تەنها ئەندامانی خۆیان وەربگرن ئایا ئێوە دەرگات هەواڵایەتە کە گەنجان بێن بتوان پەروەردەیەکی جوان لەلایەن ئێوە فێر ببن سەرەتا ئێمە وەکوتمان ئەم
پرۆژە سەرەتامان بوو یەکەم جارمان بوو کە ئەنجامماندا ئینشاء الله لە داهاتویشا بە شێوەیەکی فراوانتر هەموو دانیشتوانی شارەکە ئینشاءالله سوودمەند دەبن لێی و ئەمانەوەی بیشی گوێچنە بۆ شارەکانی کەش ئینشاء الله و بە نیسبەت خەڵکانێکی تر بیانوێ بەشداری بکەن دەرگا کراوەیە هەموو کاتێک ئێمە خوشکانمان وەکو مامۆستاش ئاماژەی پێکرد لە ماڵەکان و لە مزگەوتەکان و لە جێگاکان دەرس و دەور بەردەوامە خوشکانێک کە بیانوێ بێنە ئەم بەشداری بکەن لە دەرسەکانە دەرگا کراوێ و لە خزمەتیان ناین هەمویان و ئێمەش وەکو خاوەنی پرۆژەکە لە داهاتوە ئینشاءالله چیمان پێ بکرێت بە کۆمەکی خی پرۆگار جیاوازی هیچ کەسێک ناکەین تەمەنەکەی تومانە با ئەوە تقریبان لە 12 ساڵ بەرەو سەر بێ بەس دایمە ئاساییە ینی بۆ نمونە تەمەنی بچووکتریش بێت و خوا کۆمەکە ئامادەین لە خزمەتی هەمویان نابێن و دڵی هەموو لای خۆشەکەین جیاوازی هیچ کەسێک ناکەین خۆی ئیسلام لە سەروی هەموێت و ئیسلامی ڕەحمەتە بۆ هەمووان بەڕاستی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین خوای پەروەردگارە فەرمێ ئێمە جیاوازی کەس ناکەین بەس ئەمە ڕاستی هەنگاوی یەکەم بوو و تەجربەش بوو وتمان با بە شێوەیەک بێتوانین دوێنێ هەر ئاماژەمان پێ گوتمان ئەمە تایبەتە بە خوشکانی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری لە قەزای شارە زوود حقیقەت ئەمە وابوو فعلا ینی شتێکی زیاتی تیان نەبوو جێگایەکی تیان نەبوو بێ ڕاست گۆبین لەگەڵ خۆمان و لەگەڵ بەرنامەکانمانە بەس ئینشاءالله لە داهاتوە ئێمە جیاوازی کەس ناکەین ئەمە بۆ یەکپۆشی و ڕێکپۆشی بوو ئەنجامماندا بۆی قوتابیەکان مەسا ئەگەر کەسێک شەبێ هەژار بێ هەز بە کەمی خۆی نەکا جلوبەرگێکی بێ پێ بچێ بۆ دەوامەکەی و بەشداری خوێندنەکەی ئینشاءالله لە داهاتوە بە ئیزنی خوا بە پشتیوانی خوای پەروەردگار و پاشان هەموو خوشکوبرانی کەوا کۆمەکار و هاوکارمان بوون پەرەی پێ ئەدەین درێژەشی پێدەین ئینشاءالله فراوانتریشەکەین من لێرەشەوە بەڕاستی سوپاسی هەموو براو خوشکان بکەم بە تایبەتی مامۆستای خۆشەویست و بەڕێزمان مامۆستا ئەحمەد و هەموو خوشکوبرایان ئەوەی کەوا توانوێتی بە وتەیەک بە بەشداریەک بە هەر شتێک مادی و معنەوی هاوکاری ئەم پرۆژە بن خوای گەورە مەحفوظیان کە موفق بن و ئومێدەواریشم خەڵکی تریش چاو بکات لە کارەکە وەگوتم یامە منە ناکەین بەسەر کەسا ئێمە لە ناو میلەتێکای میلەتەکەمان هەم میلەتێکی موسڵمانە و ئافرەتەکانیشمان ئەگەر هەوڵ کۆشش هەبێت هەبوو بێ و هەیە خەڵکی بەلا ڕێیا بەرن گەنجەکان و لاوەکان مامۆستا فری و بدرێن بەس لە کۆتاییە خەڵکی کوردستان بەگشتی و ئافرەتانی میلەتی کوردی ئێمە خەڵکانێکی باوەڕدار و ئیماندارن و کارەکەی ئێمەش خزمەتێکی بچوو بووە بە توێژی خوشکان مامۆستاژینەوە هەر چۆن مامۆستاژ باسی کرد ئەمە چالاکیەکی تایبەتە و زۆریش ئاساییە بەڵام بەگشتی باس لەوە کرد بوونمە بەس لە ناو قەزاکەیە 15 ناوەند هەیە بۆ خوێندکاران کە دێن پێم خۆشە مەسەلەن ئەوە مامبڕونکیتەوە مەرجنی هەموو خوێندکارێک ڕەنگە خوێندکار بێت لە ناوەندێکی خوشکانی کۆمەڵی دادگەری بەڵام ڕەنگە ئەندامی ئەوێ نەبێت واتە زیاتر لەو بارەیەوە ڕەنگە کۆمەڵێک کەڵکی تریش پێخۆش بێت دەرفەتێگە بێ ڕەنگە ناوەندەکە لە تەنیشتیاوێ بەڵام ئەم زانیارانەی نەبێت خۆ دەزانی ئێستا فەزای مەجازی و کۆمەڵێک بابەت هەیە خەڵک ڕەنگە نەوێرە یاخۆ زانیاری نەبێ بچێتە شوێنێک بۆ خوێندن و پەیامە چییە بۆ و گەنج و لاوانەی تریش کە خاتون و لە ناو قەزاکەیان و ڕەنگە هێشتا نهاتبنە لاتانیان پێیان وابێ بەس ئەبێ ئەندامی کۆمەڵی دادگەری بتوانی لەوێ دەرس بخوێنی لەو بابەتەیە مەسەلەن قسەیەکتر جیاوازیمان نەگانی مەرجمانەوە نییە کە ئیلا ئەبێ بۆن لە ئەنجومەنی خوشکانە تۆ ئەندامبی ئەو کاتە دەرسوانە بخوێنی لە ئێمە یاخود بەشداری کار و چالاکیەکانمان بکەی ئێمە ینی هەموو ینیەکەمان بۆ گشتگیرە بۆ هەموو کەسێک هەر کەسێک ئەگەر بیەوێ خانمی ماڵەوە یا لە هەر شوێنێکی ترە لە هەر دەستگایەکی کە کارەکە ئەتوانێت لای ئێمە بۆنمە بێتە بنکەکانمانەوانە بخوێنێت یاخود لە پرۆژە و کار و چالاکیەکانمان بەشداری بکات ئێمە شتێکی دیاریکراوماندانە ناو بۆیان و لەمان کاتەوانیش بەڕاستی خۆیاندانیان ناوە بۆ ڕاستیەکە ئێمە جیاوازی ناکەین لە هەموو ئاست و چین و توێژەکانی ناو قەزاکە و دەروی قەزاکەش ئەگەر لێشاڵ لە ئایندەیە بکرێت زۆر باشە کاک حاجی ئێمە پێش ئەم تەوەری ئێوە باسمان لە بەرهەمی کافتریانە شەوانەکان کرد لە کۆمەلگای کردووە کە دەبینی زۆر کارداوانی خراوی لێکەوتوەوە گەنجان زۆر بەلاڕێدا براون پێ دوایە ئەم جۆرە دەرسانە ئەم جۆرە کۆبوونەوانە پەروەردەیەکی ئیسلامی بۆ ڕێکخراوە ئیسلامیەکان کاریگەریکی باشیان هەبوو لەسەر گەنجان کە پەروەردەیەکی جوان پێشکەش بە گەنجان بکەن و کە دوجار هەموو کۆمەلگا سوودی لێ ببینێت بێگومان ئێمەش بە سیفەتەی تێکەڵیمان لەگەڵ هەموو خەڵکی هەیە و لە زۆربەی شار و شارشەکان خەڵکانێکی زۆر دایکان و باوکان
بەڕاستی دادوبێدادیانە دەست هەندێک لە مناڵەکانیان کەوا لە دەستیان دەرچوون بەگویان ناکەن ئاژاوان بۆ دروستەکەن کێشەی خێزانیان بۆ دروست کردوون بوونەتە مشکلە بۆ ماڵەوە بەس کە کاتێ ئەگەڕێنە بۆ ئەم گەنجانەکەم کێشە و مەشاکیلانە دروستەکەن بۆ دایک و باوکانیان بۆ کۆمەڵگاکەمانیان بۆ هەتا بۆ دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم ئەو کەسانن ئەو گەنجانن بەڕاستی ڕویان نەکردوتە مزگەوت تەمە ڕێژەیەکی کەمیشن بەڵام خۆتان نەزان کات کە هەر کاتێک تاکە کەسێکیش لە منتقەیەکە لە ناوچەیەکە تووشی لادان بوو ئەو سنوورە گیر ئەخۆن بەدەستیەوە تاکە چارەسەریش بەڕای ئێمە ئەوەیەکەوە دایک و باوکەکان دەستی مناڵەکانیان بگرن بیان بن بۆ بەشداریکردن لە دەرس و دەورە ئاینەکان واروەها حکوومەتی هەرێمیش حەقە ڕێز بگریانی لە مزگەوت و لە زیاتر ڕێز بگرێت دیگی بدا بە مزگەوت و بە مامۆستایانی ئاینی و بە ئەو خوشک و برانێکەوە بانخوازن بەڕاستی بەرهەمەکانیان پێش هەموو جێگا و شوێنێ بۆ وڵاتەکەمان سوود و قازان جەبێ ئەوانەی کەوا پەروەدەی دەستی بانخوازان و مامۆستایانی ئاینی و مزگەوت و دەرس و دەورەکانن کۆمەڵگاکەمان سوودیان لێ ئەبینن بۆیە من لێرەوە داوا ئەکەم لە هەموو دایک و باوکێک لە هەموو جێگایەک لە تەواوی کوردستان گرنگی بدەن بە پەروەدەی مناڵەکانیان بە تایبەتی پەروەدەی ئاینی بۆ نمونە وەکو نمونەیەک جاری وایە کێشێکی خێزانی دروستە بێ کە بەشداری تیاکەی بۆ چارەسەر ئەوانە زۆر کێشە و مەشاکیلیانە کە کەمتر تێگەشتنی ئیسلامیان هەیە بەڕاستی من ناڵێم ینی زۆربەی ئەوانە کەوا یان بە کەمی بەشدارێکیان نەبووە ڕۆژێک لە ڕۆژان لە مەسەلەن دەرسێکە لە مەسەلەن یان خەڵکی مزگەوت نین ئەو کەسانەکەوە ئەوانەی کەوا ئەهلی مزگەوت و ئەهلی قورئان و ئەهلی دەرس و دەورن باشترین سوود و قازانجیان بۆ کۆمەڵگاکەمان هەبوو بۆ خێزان و خانەوەدەکەی خۆیان هەبوو بۆ گەڕک و کۆڵانەکەی خۆشیان هەبووە کەوا تیانیش دەجێن بۆیە جارێکی تیش تاکید لەوە ئەەکەمەوە کەوا تاکە چارەسەرێک بۆ نەهێشتنی ئەم کێشە و گری و گرفتانی کەوا بە تایبەتی ئێستا کافتریاکان و ئەو شوێنانی کەوا گەنجەکان هەندێکیان ڕووی تێکەن و بوونەتە کێشە و مەشاکیل بۆ خۆیان و بۆ خانەوادەکەیان تاکە چارەسەرێک ئەوەیەکەوە بگەڕێنەوە بۆ پەروەردەیەکی دروستی ئیسلامی دەست خۆش ماوەساژینەوە زۆر جارە بیستین دەڵێ ئەگەر بتوێ مۆڵەتی کافتریایەک لە قەزایەک وەربگری زۆر ئاسانترە دەنێت تاوای بتوێ مەسەلەن مۆڵەت وەرگی لە شوێنێک دەرز بڵیتەوە بە خەڵکی و خەڵکی فێری ڕەوشتی جوان بکەیت لەسەرەوەی کە بەڕێزیشتان خۆتان لە ناو ئەنجومەن و لە ناو چالاکیەکانن هیچ گرفت و ڕێگریەکتان بۆیەتە پێشەوە ئاستەنگتان بۆ دروستەکرێ مەسەلەن نێڵن لەو ناوەندانەیە دەرز بڵێنەوە وانە بڵێنەوە یاخود لە هاتوو چۆلە لە بە هەموو شێوەیە وەگشتی ڕێگریەکان ڕێگری هەیە کەم تا زۆر ئەوە هەبووە ئەو ڕێگرانە هەرێتە بەردەممان بەستر ڕاستی هەوڵ و جوتی خۆشمان مامۆستاکانمان بەڕاستی زۆر بەتوانان لەوەیە یعنی هەڵیان ناوە ئەو دەرسانە هەرچۆنێ بێڕانەگیرێگەر لە ماڵەکەی خۆشیان نابێ بوون ئەگەر لە بنکەیەکان نەتوانین ئێمە دەرسەکەمان بخوێنین دەرسوانەکانە بینە ماڵەکانی خۆمان یعنی زۆر مامۆستامان هەیە ماڵەکەی خۆی کردوتە بنکە بۆ ئەوی کە قوتابیەکان تێیدا پەروەردە بن لەبەر ئەوە ئێمە لە ئۆرگانەیەکین کە گرنگترین بەش لای ئێمە پەروەردەیە ئێمەش هەوڵمانە ئەو مناڵانە یاخود ئەو خوشکانی کە لە بەردەستمانان پەروەردەیەکیانکەن بە پەروەردەیەکی جوان و تەندروست بۆیە ئەوانە ژەرێتە پێشمانە و ئاستەنگانە بەڵام ئەلحەمدوللا پشتوانی خۆی گەورە چۆناڵی هین بووین ینی شتێکی کەمان هێناوەتە پێشەوە بۆ ئەوی کە ئەو ئاستەنگە لەگەڵەوەس ئەشاراتی اینجا لەم پرۆژێ و یا پێش پرۆژەکەش کە ئێمە بەداوام لە بنکەکانە وانە ئەخوێنین و بۆ نوێکاری ماڵەوە و دەرەوەش تێکەڵەکەی نەمانە هەمووی بۆ ئێمە بێتە گرفت یاخود کارێکی قورسترە لەسەر ئێمەی ئافرەت زۆر مامۆسامانەیە بەڕاستی حەزەکەم لێرەوە نایان بێنم وەکو مۆسا ڕەنگین مۆسا شۆخان مۆسا منیرە ئەمانە زۆر ماندوو بوون لەگەڵ تەلەبەکانمان وە لەم پرۆژەیە هاوکارمان بوون یعنی زۆر لە مامۆساکان شەونخونیان کردووە لەم پرۆژەیە کە بەم ئاستە گەیشتووە زۆریان نەخەوتون ینی تابسڵاویان لێکەین ینی ئەوانیش کە پشتگیریتانەکەین چۆن کەسانە ڕێنگە ببنەوەی ڕێگر ڕەنگە کەسانێکیش پشتگیر بن بۆ هەموو پرۆژەیەکی بەرگدرۆکانەوانی کە ئیشی خیاتێکیان بۆ کردوین بڕاستی دەست خۆشیان لە یەکەم سواسیانەکەم ئەوانش هاوکارمان بوون یعنی ئەگەر بمان بردنە بۆ لای خیاتێکی تر بۆ سیعرە بۆ نرخەوەیان نەئەدورین بەڵام ئەوان کەمتر ڕاچاوی ئەویان کردو کە ئێمە بۆ پرۆژێکی گەورەمانە هاوکارمان بوون بەڕاستی یعنی ئەو ئەرک و مانوبوونەمان بەسەر ئەوانەوە سیعرەکەیان زۆر هەرزام و ناویان بەرەقینە بە سوودێکمان بۆ لە سنووری هەڵەبجەی تازەیە گەر هاتن لێ
شتەکان تا خاتو سازگار و خاتو شەیما هیچی دیکەتان بۆ ئامادە نەکردوین یان ئەگەر پێمان خۆشە ئەگەر شتی دیکەتان ئامادە کردووە پێشکەشمان بکەن بەس بەتەنیا ئامادەمان کردووە قیچەکە کامتان ینی هەر کامێکتان بەسەر بە خۆش تێگەڵێ یان هەری بەیاری من شارە باشە باش من باڵا پۆشم من خۆم دەپۆشم وریا بەهستم بێزارە هۆشم دەروونم ئارام هەردەم دڵخۆشم چێژ لە پۆشینی لاشەم ئەنۆشم من باڵا پۆشم خاوەن پەرژینم من نەوەی شکۆی سەلاحەدینم من بەعیزەتم ئیسلامە دینم دینم نافرۆشم بۆ خۆشی ژینم من باڵا پۆشم هەردەم ڕابەرم لە هەر شوێنێ بم هەر خۆم سەروەرم لەسەر ڕێباز و ڕێ پێغەمبەرم جێشان نازیمە زۆر بەختاوەرم من باڵا پۆشم پاکی بێگەردم من کۆڵ نەدەر و ئازاو نەبەردم من کچی داکی کوردێکی مەردم دژی فەسادم من دەوای دەردم من باڵا پۆشم من بڕوادارم ئەیان پارێزم دامێن و زارم گەرچی لە گەرمای هاوین بێزارم لە گەرمای دواڕۆژ دوور لە ئازارم تۆ شوێرە خوشکی باش و شیرینم بەخوا خەمخۆر و بێڕقوکینم خۆت باڵا پۆشکە دادی سەنگینم ببا باگوڵی گوڵزاری دین هەربژی دەستخۆش ئەم تێکستانە بە خۆت نووسیتەیان هەستەکەم کاک حاجی دەستی هەبێ لەوینان جاجا دەست سەرێ باە کاک حاجیوازان دەستی توێ تیاابێ هەر خۆشیان ماشەڵا وریا و زیرەکن ماشاءڵا ئەمە وەکو جەنابشتان ئاماژەتان پێکرد ئەمە نمونەی ئەو قوتابیانە الحەمدوللا هەمیان قوتابی هۆشیار و پەروەردە و دەرس و ئەویان ڕۆشتکن دڵنیاوە کەسانی باشیانێ دەرحەمدوللا خاتو شەیما تۆ نەوەکانی دوا ڕۆژ ماشەڵا خاتو شەیما زۆر بە کاملی هاتووە خۆشیشە ناخوا بەخێر بن ئەم شاوە زەنگەی ئێستا دەیبینن هەر یەک مۆمێکی بۆ داگیرسێنن ئەم شاوە زەنگەی ئێستا دەیبینن هەر یەک مۆمێکی بۆ داگیرسێنن تا ڕووناک بێ ئەم جیهانە تا ڕووناک بێ ئەم جیهانە بەداتوەری حاصل لخو وبيانا حاصل لخو وبيانا مجدي بيام قرآنا مجدي بيام قرآنا وفرموياتي لني قرآنا إسلام برزابي لقش جهانا وفرموياتي لني قرآنا إسلام برزابي لقر جهانا بس بمرجي تقوى درب خاون بروا وإيمان درب حاصل لخو وبيانا حاصل لخو وبيانا مجدي بيام قرآنا مجدي بيام قرآنا دەست خانانێ و دەست جیاوازی لابن دڵ و دەروونتان ساغ و پەراوکەن دەست خانانێ و دەست جیاوازی لابن دڵ و دەروونتان ساغ و پەراوکەن ببنە یەک دڵ ببنە یەک دەست تێبکۆشن بۆ یەک مەبەست ئەو مەبەستەش هەر قورئان بێ ئەو مەبەستەش هەر قورئان بێ تەنها گیانی ڕێی ئیسلام بێت تەنها گیانی ڕێی ئیسلام بێت هەر بژی ئەوە بە چێژ حەزم نەئەکرد تەواوی بکە دەستی خۆش بێ ئەخوا کاک حاجی ئەم پرۆژی ئێوە کە ڕاتانگەیان و فستیڤاڵەتان ساز کرد ئەوەی جێگەی تێڕامان بوو و کە هیچ لایەنێک و هیچ کۆمپانیەک پێم وایە سپۆنسەری نەکردو وەر خۆتان کۆی پرۆژە و کۆی داهاتی ینی تێچووی ئەو پرۆژەیەتان ئەنجامدا بوو هاوکارمان هەبوو بێگومان
بۆ نمونە جلوبەرگەکە دابین کرابوو لەلایەن من و چەند برایەکی بەڕێزەوە واروها لەچکەکانیش لەلایەن برایەکی بەڕێز و خۆشەویستەوە خی گەورە سەربەرزیکە بڵێ من سوپۆنسەریم کردو و ینی بەنای ئەوە بکرێت نا بە ناوی تاکە کەسیوە نەبوو ئاماژێشم پێکرد چەند خێرخوازێک سواز بەخوای پەروەردگار توانرا ئەم پرۆژە ئەنجام بدرێت وەکو مامۆستاژ ئاماژەی پێکرد کارێکیشمان کرد بۆ بەرگدورەکان هەوڵێکماندا بۆ بەرگدورەکان ئەو بەرگدورانش کەوا کاراسانیان کردخوا پاداشتی خێران باتەوە بە نرخێکی گونجاو نان هێشت مەسەلەن زۆر لە سەرمان بکەوێت خی گەورە پاداشیان باتەوە ئەوانش بەشدار بوونتیایە سوپاسیانەکەی ئەگەر هاوکاری هەبێت بە تایبەت لە ڕووی مادیەوە پێ دوایە ئەم پرۆژانە گەورەتر و باشتر و بەردەوامتر دەبن بێگومان ئەگەر بێت و هەر کەسێک بێوێت ئێمە بیرۆکەکەمان لایە ئەتوانین ئەگەر مشاوەرەمان پێ بکەن لە هەر جێگا و شوێنێ ڕێنمایی بکەین و بەشداریان لەگەڵا بکەین بۆی ئەم جۆرە پرۆژانە ئەنجام بدرێت و خەڵکی ئیسفادەی لێ بکەن ئەکرێت ئەتوانرێت بە تێچێکی مامناوەند ئەم پرۆژانە و گەورەتیش ئەنجام بدرێت. خاتوژینەوە پرۆژەکە بیرۆکەکە هەبوو پرۆژەکە ئەنجام درا لە بەرەوەی ئەزمموی یەکەم بوو بێگومان هیچ ئیشێکیش ڕەنگە کەمێک با بڵێنگە گرفتی بچکۆلانش هەر هەبێت بەڵام بە سەرکەوتوی توانێت بڕێژەیەکی زۆر بار سەرکەوتوو بوو. خوێندنەوەی خۆتان فیدواکی خۆتان و فیدباکی خەڵک بۆ پرۆژەکە و چەند تەسیری لەوە کردووە مەسەن خۆتان دڵخۆشن بۆەوەی کەبی لەوە بکەنەوە لەژێر هەر بارە دۆخێک و هەر حاڵەتێکا بێ هیچ ناساڵی یەک جاریش ئەگەر لە فراوانیش نیکەن مەسەن بتوانن لە چوارچێەوەی ئەنجومەنەکەی خۆتانە چالاکیەکیتان هەبێ. بێگومانەوەکو خۆمان زۆر دڵخۆش بووین لەبرەی ئمە هەر خۆمان نەبوونەوە ئەنجومەنی خوشکان پێشتیش ئاماژەم پێکرد ئەنجومەنی برایان و ناوەندی قوتابیانیش هاوکارمان بوو لە ئیشەکە بۆی پێمان بە شتێکی جوانمان کرد دڵخۆشیش بووین ڕاستە سەرەتا بوو سەرەتاش هەر کارێک تۆ دەست پێ بکەی بێگومان کەم و کورتیر ئەهێنێت بەڵام ئیشەڵڵا لە داهاتوە ئەگەر لە ساڵەکانی داهاتوە یا لە جارەکانی داهاتوە بمانێ بەردەوامی پێبین ئیشەڵڵا باشتر ئەبێ لەم ئاستاوە لە هەمان کاتیشدا ئێمە بەپێی ئەوەی کە لەگەڵ قوتابیەکان یا لەگەڵ کەس و کاری قوتابیەکان قسەمان کردووە زۆر خۆشحاڵ بوون بەم کارێکە ئەنجاممانیاوە ینی من پێش ئەوی پرۆژەکە ڕاگەێنی تەنها ئاماژەیەکمان پێیا بووکە بۆ بەرگدرۆکانمان برد بۆ قیاسی قوتابیەکان بگرێت ینی ماڵەوە تەلەفۆنیان بۆ کردم دایکی قوتابیەکان دەستان خۆش بێ بەڕاستی کارێکی جوانەکەنەوە ینی یانوەمە یەکەم هەنگاوەکە من ئێمە ببیستین کە ڕێکخراوێک یاخود حیزبێک ئەنجامی بات زۆر بەلایەنەوە جوان بووە دوێنێش بەڕاستی لە دوای ئاهەنگەکە کە کۆتایی هات زۆر لە قوتابیەکان و کەسوکار و دایک و باوکی خوێندکارەکان دەستخۆشی لە مامۆستاکان کرد و هیوای بەردەوامیان بۆ خواستین کە ئینشاڵڵا لە ئایندەیە بەردەوام بێت. دەستان خۆش بێ زۆر بەخێر بێن جێگەی دڵخۆشیەکە حیزبانێکە بن کار لەسەر پەروەردەیەکی جوان و سەقامگیری کۆمەلگا بکەن هەرچەنە یانە حیزبێکی دیکە هەبێکە کار لەسەر زین و داهاتی قوتیە میلەتەکە بەڵام سپاس بۆخواکە ئێوە ژەن پەروەردەیەکی جوان پێشکەش بە کۆمەڵکان دەکەم سپاس کە میوانی بەرنامەکە و زۆر دڵخۆش بوون بۆی کە بەشدار بوون و چێشتان بە بەرنامەکە بەخشی خی گەورە پایدارتان کار و ئینشاڵڵا کار و پرۆژەی دیکەشتان بەردەوام دەبێت. زۆر بەخێر بێن ئەگەر پێ کاتمان هیچ نەماوە داوای لەبەر نەکەین لە کۆتاییە داوا ئەکەین لە هەموو خێرخوازان پشتیوانی لەم جۆرە پرۆژانە بکەن و من جارێکی تریش زۆر سوپاسی هەموو ئەو بەراو خوشکانە ئەەکەم خی گەورە نمونەیان زۆرکە کە بەشدار بوون لە ئەنجامدانی ئەم پرۆژە و ئینشاءالله لە داهاتووشە فراوانتر و گشتگیرترە بێ ئینشاءالله. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت. وەڵە بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانمان لەگەڵ هاوکارم شوان محەممەد هاتینە کۆتایی بەرنامەی پایانی ڕۆژ دەخوازیین کە بابەتەکانیان ڕۆژمان جێگەی سود و ڕەزامەندی و یازید بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.